رادیۆی دەنگی گەلە. کاتتان باش بیسەرانی هێژان لا ناوەندی هەواڵەکانی رادیۆ دەنگی گەل بە یارمەتی هەوکارانم گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەتان پێشکەش دەکەین. لە پارێزەرانی نووسینگەی یاسایی سەدا ڕێزان ساریجا ڕازی ئوستۆر کفایق ئۆزگۆر ئۆرۆل و مەزلوم دینج با مەبەستی دیدار لەگەڵ ڕێبەرۆجەلان سەردانی داواکاری گشتی کۆماری لابورسا و بەڕێوەبەرەتی زیندانی ئیمراڵیان کرد. پارێزەران هەروەها بۆ دیدار لەگەڵ موەکیلەکانی دیکەیان لا ئیمراڵی هەریەکە لا عومەر خێری کۆنار حاملەی یەڵدەر وەیسی ئاکتاشیش هەمان داواکاریان بەرز کردەوە. داواکاری پارێزەران و بنەماڵەکان بۆ ئەنجامدانی دیدار بە شێوەی سیستەماتیک و بە بێ بنەما ڕێگری لێ دەکرێت و زۆربەی جارەکانیش هیچ وڵاتێکیان پێنادرێتەوە. لە سەرچاوە هەرێمیەکان ڕایانگەیاندووە لە ئێستادا چەتەکانی سەربا دەوڵەتی داگیرکەری تورک هێرشیان کردوتە سەر گوندەکانی دەوروبەری بەنداوی تەشین و هێزەکانی قەسە دەست بەرخۆدانی مەزن ئەنجام دەدەن و وەڵامی هێرشەکانیان داوەتەوە. لا ئێستا شەڕ و پێکدادانی قورس لا نێوان هێزەکانی سووریای دیموکراتیک قەسەدە و چەتەکانی سەربا دەوڵەتی داگیرکەری تورک لە دەوروبەری بەنداوی تەشین بەڕێوە دەچێت. با پێی سەرچاوەکان چەتەکان با ئۆتۆمۆبیلی زرێپۆش و چەکی قورسەوە هێرشیان دەست پێ کردو و بەهۆی بەرخۆدانی قەسەدەوە هیچ پێشڕاویەکیان نەکردو و لە ئێستادا قەسەدا وڵامی هێرشەکان دەداتەوە. هاوشانی هێرشەکانی دەوڵەتی تورک با فڕۆکە جەنگی و بێفڕۆکەوان پوردومانی دەوروبەری بەنداوەکە دەستی پێ کردووە. هەروەها جێیاماژەیە زیاتر لە مانگێکە هێزەکانی قەسەدا وێڕای هێرشە بەردەوامەکانی دەوڵەتی تورک و چەتەکانی لە ئاسمان و زەویەوە بەرگری لە بەنداوی تەشین و پردی قەرەقۆزاغ دەکەن و ڕێگە بە داگیرکردنی بەنداوەکە نادەن و هەموو هێرشەکانیان تێکشکاندووە. یەکینەکانی شەهید هارون دیمەنی تێکشکاندنی 6 زرێپۆشی چەتەکانی دەوڵەتی داگیرکەری تورکیان بڵاو کردەوە. یەکینەکانی شەهید هارونی سەرباهێزەکانی سووریای دیموکراتیک هەسەدا دیمەنی بە ئامانجگرتنی 6 زرێپۆشی چەتەکانی سەربا دەوڵەتی تورکیان لا بەشی ڕۆژهەڵاتی منبەج بڵاو کردەوە. هەسەدا لە دیمەنەکەیدا نیشانی دەدات 6 زرێپۆشی سەربا دەوڵەتی داگیرکەری تورک دەکاتە ئامانج. هێزەکانی سووریای دیموکراتیک هەسەدا سەبارەت بە بەرخۆدانەکانیان و ڕوبەڕووبوونەوەی چەتەکانی دەوڵەتی تورک لە باکووری بەنداوی تەشین و منبەج و پردی قەرەقۆزاغ ڕاگەیاندراوێکیان بڵاو کردەوە. لە ڕاگەیاندراوەکەدا هاتووە پاش نیوەڕێی دوێنێ لە کێڵگەی ئەبوو سەعید لە باشووری ڕۆژهەڵاتی منبەج شەڕ و پێکدادانی توند لە نێوان شەڕڤانان و چەتەکانی دەوڵەتی تورک ڕووی داوە و یەکینەکانی شەهید هارون گروپێکی چەتەکانیان کردوتە ئامانج و بەهۆیەوە ژمارەیەکیان لێکوژرا و بریندار بوو. هەروەها ئاماژە بەوش کراوە لە بەنداوی تەشین و پردی قەرەقۆزاغ چەتەکان جارێکی تر هەوڵیاندا ڕوبەڕووی هێزەکان ببنەوە و شەڕ تا ئێوارە بەردەوام بوو. لە ئەنجامدا 5 زرێپۆش 2 ئۆتۆمۆبیل تێکشکێنراون و هەروەها 7 شوێنی کۆبوونەوەی چەتەکانیش کرایە ئامانج. هەروەها هەستەدا ئەوەشی خستووەتە ڕوو بەهۆی هێرشی فڕۆکەی بێفڕۆکەوانەوە 4 شەروان بریندار بوون. لالایەکی تریشەوە هەسە دەڕای دەگەێنێت لە ئەنجامی ئەو پێکدادانەدا 23 چەتە کوژراون و 24 چەتەی دیکەش بریندار بوون کە برینی 10 کەسیان سەختە. سەبارەت بە شەڕی پردی قەرەقۆزاغ شەڕوانان پێگە و خاڵی سەربازی چەتەکانی لە هەردوو گوندی قەبر ئیمە و سێرتیل کردوتە ئامانج و لە ئەنجامدا 5 چەتە کوژراون و 12 تریش بریندار بوون. هەروەها فڕۆکە جەنگەکانی دەوڵەتی تورک چەند شوێنێکی گوندی بیرحەسۆ و گردی ڕۆڵای لا نزیک پردی قەرەقۆزاغ بردومان کردووە و فڕۆکەکانی دەوڵەتی تورک سایلۆی سرینی بردومان کردووە. هەروەها لە ڕاگەیاندراوەکەی هەسەدەدا هاتووە لە بەرەی دەیرە حەفر فڕۆکەی بێفڕۆکەوانی دەوڵەتی تورک 3 جار هێزەکانی قەسەدەی کردوتە ئامانج و 4 فڕۆکەی خۆکوژی لە گوندی مفتەحیان
نیازی ئەنجامی هێرشیان هەبووە، بەڵام شەڕوانانی خستویانەتە خوارەوە ئەوانی دیکە کە تەقیونەتەوە و هیچ زیانێکیان نەبووە. یەکینەکانی شەهید هاروونیش هەروەها لا گوندی ئیمام شوێنی کۆبوونەوەی چەتەکانیان کردوتە ئامەنج و بەڵام ژمارەی کوژرا و بریندارەکان هێشتا نەزانراوە. لە ئەنجامی گشتی هێرشەکانی دوێنێ 28 چەتە کوژراون و 36 دیکەش بریندار بوون کە برینی دەیان سەختە. هەپەگا ڕایگەیان لا چالاکی یەکینەکانی شەهید ئاخین موش و گەریلاکانی ئازادیدا لا دژی سوپای داگیرکەری تورک لە زاپ و خواکۆرک لە ئاسمانەوە لە داگیرکەران دراوە و سیستەمێکی ڕادار و مۆڵگەیەک و تانکێک و کۆنتینەرێک لە ناوبراوە. ناوەندی ڕاگەاندن و چاپەمەنی هێزەکانی پاراستنی گەل هەپەگا لابارەی چالاکیەکانی گەریلاکانی ئازادی و هێرشە داگیرکاریەکانی دەوڵەتی تورک ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە و ڕایگەاندووە یەکینەکانی شەهید ئاخین موش و گەریلاکانی ئازادی لە ڕۆژانی 13 کانونی دووم هەشت چالاکیان لە دژی سوپای تورک لاگردی بەهار لە هەرێمی شەهید دەلیلی ڕۆژاوای زاپ، هەروەها گۆڕەپانی بەرخۆدانی سەری مەتینا و گۆڕەپانی بەرخۆدانی شیلات زێل لە هەرێمی مەتینا و گۆڕەپانی بەرخۆدانی گردی هێمن لە هەرێمی خواکۆرک ئەنجام داوە. هەپەگا ڕایگەاندووە لە ئەنجامی ئەو چالاکیانەدا گەریلا لە ئاسمانەوە لە داگیرکەرانی داوە و سیستەمێکی ڕادار و مۆڵگەیەک و تانکێک و کۆنتینەرێک لە ناوبراوە. هەروەها هەپەگا ئەوش دەخاتە ڕوو 13 کانونی دووم تۆنەلەکانی گەریلا لە گۆڕەپانی بەرخۆدانی شیلات زێل لە هەرێمی مەتینا سێجار بە تەقەمەنی قەدەغەکرا و بردومان کراوە. هەروەها هەپەگا ڕاشی دەگەێنێت لە نێوان ڕۆژانی 2 و 13 کانونی دووم دەوڵەتی تورک باگشتی 21 جار با فڵۆکەی جەنگی بردومانی هەرێمەکانی خواکۆرک مەتینا زاپ و گارەی کردووە و 15 جاریش با هێلیکۆپتەری هێرشبەر بردومانی زاپی کردووە. لە شاندی ئیمراڵی دەمپارتی سەری سورەیە ئوندەر دەڵێت هەڵویستی بەڕێزۆجەلان و بوزوتنەوەی کورد لە پرۆسەی ئاشتیدا ڕوونا. هەرکات دەوڵەت هەڵویستی ڕوونی هەبوو ئەو کات پرۆسەی ڕاستەقینە دەست پێ دەکات. جێگری سەرۆکی فراکسیۆن و پەرلەمانتاری دەمپارتی سەری سورەیە ئوندور کە بەشێکە لە شاندی ئیمراڵی ڕایگەیان ئەوەی ئێمە جیاواز لە ڕایگشتی دەیزانین ناوەڕۆکی سەردانەکەمانە. هەرکات پرۆسەکە گەیشتە ئاستێک ڕایگشتی ئاگادار دەکەینەوە، بەڵام بێجگەلەمە هیچ شتێک نییە بیشارینەوە. ئۆندۆر هەروەها تیشکی خستە سەر پێشنیار و هەڵسەنگاندنەکانی ڕێبەر ئۆجەلان دەربارەی پێشاتەکانی هەرێمەکە و وتیشی ئێستا هەڵویستی ئەمریکا و ئیسرائیل و تورکیا و ئەکتەرەکانی دیکەی سەرگۆڕەپانی سووریان ناڕوونە و نازانرێت چی دەکەن، نازانرێت دەسەڵاتی نوێی دەمەشق چی دەکات و چۆن سووریا بنیاد دەنێت. لەم قۆناغا ناڕوونیەدا بەڕێز ئۆجەلان پێشنیارەکانی دەربارەی ڕۆژهەڵاتی ناوین خستوەتە ڕوو. لەمڕۆوە هەڵویستی هەرە ڕوون هەڵویستی بەڕێز ئۆجەلانە. وەک شاندەکە ئێمە لەسەر پێشخستنی خەباتی ئەرێنی وەستاوین و هەروەها ئوندۆر ڕاشیگان هەوڵ دەدەین ڕێگە لە پێشاتە نەرێنیەکان بگرین، بەڵام تەنها بەرپرسیارەتی ئێمە نییە، بەڵکو بەرپرسیارەتی هەموو کۆمەلگایشە بەشداری لەم پرۆسەیە بکەن و بیگەێنن بە ئەنجام. چالاکوانی مافەکانی مرۆڤ و پارێزەری ڕێکخراوەی فێمینیستی IACTA پاولا مارتین پۆنز کە ساڵی 2023 یەکێک بوو لەو ئەندامانەی کە لە شاندی نێونەتەوەیی لە دژی گۆشەگیری لە ئیمراڵی سەردانی تورکیایان کرد لەباری دیدارەکەی ئەم دوایەی لەگەڵ ڕێبەر ئۆجەلان قسەی بۆ ئاژانسی هەواڵی ئانەفە کردووە. پاولا مارتین پۆنز بەبیری هێنایەوە کە بۆ ڕۆشتن بۆ ئیمراڵی ڕێگەیان پێ نەدراوە و وتیشی کە بەرگریکارانی مافەکانی مرۆڤ لە هەر ناوچەیەکی جیهاندا بن دەبێت بەرامبەر پێشلکردنی مافەکانی مرۆڤ بوەستنەوە. هەروەها مارتین پۆنز باسی لەوەش کرد کە ئەشکەنجەدانی ڕێبەر ئۆجەلان بە تەواوەتی هەڵویستێکە لە دژی گەلی کورد و وتیشی ئەو ئەشکەنجەیە لە هەمان کاتتا پێشلکردنی مافەکانی مرۆڤە. پاولا مارتین پۆنز ئەوەشی خستووەتە ڕوو کە دۆخی ئیمراڵی تەنیا پەیوەست نییە با تورکیا و دەبێت گوشار بخرێتە سەر ئەو دەوڵەتانە کە هاوکاری تورکیا دەکەن. هەروەها سەبارەت با دیدارەکان لەگەڵ ڕێبەر ئۆجەلان
پۆنس ئاماژەی بۆدا کە دیدارەکان جارێکی دیکە نیشانیاندا هێزر و ڕوانگەکانی ڕێبەر ئۆجەلان بۆ گەلان چەندە گرنگە و جارێکی دیکە ئاشکرا بوو کە پەڕێز ئۆجەلان نەک هەر بۆ کوردان و ڕۆژاوە بەڵکو بۆ سەرجەمگەلانی بندەست کەسایەتێکی گرنگە. ژنانی کەمپی پەنابەرانی شەید ڕۆستەم جوودی مەخمور شەیدانی کۆمەڵکوژی پاریسیان بەبیرهێنایەوە لە نۆی کانونی دووەمی ساڵی 2013 لە ناوەندی ئینفۆرمێشنی پەیوەندیەکانی کۆنگرەی نەتەوەی کوردستان لە پاریسی پایتەختی فەرەنسا سەکینە جانسەز و دوو هاوڕێی دیکەی بە ناوەکانی فیدان دوغان و لەیلا شایلەمێز بەدەستی ئەندامێکی میدی تورک لا دژی پلانگیری نێودەوڵەتی لا دژی ڕێبەر ئۆجەلان شەید کران و تا ئێستاش تاوانبارەکان دادگایی نەکراون. سەبارەت بەو بابەتە ژنانی کەمپی پەنابەرانی شەید ڕۆستەم جوودی دەڵێن تا بکوژەکان ئاشکرا نەبن تێکۆشانمان بەردەوام دەبێت. کو هوا سره چه قصی خاصیه جنا کرد تایبه جنا کو بنده سخادی در بکوه دما کو هوا سره وان کسانه کو یکو دامزراندن پکی که ده جه گرتی و همان دمه ده شوا پنج کسانه کو یعنی پکی که دایی آوا کرن جبرو چنده جه دما مروف جیانا و دشوپین کو مروف چه قصی دبینه کو سرچه اساسی یعنی تبلی پینگاوه کو صابریه جبرو چنده جه دما ناف رخستن دب ناف نوا جوا که ده جبه هر نوا لگری ناده جیان کریه جبوی تایبه جبوی جنا کرد نوا جوا که دوا که روس که هاتیه دیتن همون جنین کرد کو بندست تبلیبون هوا سارا نوا جوا که دوا که خلاص بون جنا کرد هاتیه دیتن تایبه سرهلدان و کو نوا زندان ده یا کو نوا یک کو بخوازه دسترجیل هم بری و بکس برخوادان و کو دای دیار کردن یعنی همون جن کرد را بوی میناک هوا سارا و هوا اوین و کو تزانین دست به شورش حیانها به برخوادانیه که گرانبها برخوادانیه که مازن حیا رجمه ایراهاتیه ام وکی جن وکی چکر جن ام منتاری وانین کو دست به شورش حیانها ده اوان ما فکر کو ام بزانین کو ام بیجن ام جنن ام ج خدان مافین ام ج خدان هزین به مدا آفراندن میراث کو حوال سارا حوال اوین ره حوال نوان جمره هلشتین ام پر به سربلندین د شخصی حوال سارا دا ام بیجن یعنی جنکی تکوشین وان جنکی شرکر جنکی خدان هز و اراده که مازم بون. رووسیا و ئێران خۆیان بۆ واژۆکردنی ڕێککەوتنێکی استراتێژی گرنگ ئامادە دەکەن. کرێملین ئاشکرای کردووە ڤلادیمیر پوتین سەرۆک کۆماری رووسیا و مەسعود پزیشکیانی هاوتا ئێرانیەکەی لە حەڤەی کانونی دووەمدا کۆبوونەوەیەک لە مۆسکۆ بەڕێوە دەبن و لەو کۆبوونەوە لوتکەیەدا ڕێککەوتنێکی هاوبەشی استراتێژی هەمەلایەنە واژۆ دەکەن. کۆشکی سەرۆکایەتی رووسیا کرێملین ئاماژەی بۆش کردووە گفتوگۆکان باس لە ڕێگەکانی پتەوکردنی پەیوەندیە دووقۆڵیەکانی نێوان هەردوو وڵات دەکەن لە بوارە جیاجیەکاندا لەوانە بازرگانی و بەرهێنان گواستنەوە لۆجستی و لایەنە مرۆڤیەکان جگەل لە گفتوگۆکردن لەسەر پرسە ناوچەیی و نێودەوڵەتیەکان. رووسیا پەیوەندیەکانی لەگەڵ وڵاتانی نەیاری ئەمریکا وەک ئێران و کۆریای باکوور پتەوتر کردووە لە بەرامبەردا واشنگتۆن لە مانگی ئەیلولی ساڵی ڕابردوودا تارانی تۆمەتبار کرد بەوەی کە موشکی بالیستیکی کورتمەودای گەیاندووە تا رووسیا بۆ بەکارهێنانی لە ئوکراینیا کە تاران ڕەتی کردوێتەوە هەروەک ئەمریکا سزای بەسەر ئەو کۆمپانیا و کەشتیانەدا سەپاندووە کە تێوەگلاون لە گواستنەوەی چەکی ئێرانی. هەروە چاودێرانیش دەڵێن پێشبینی دەکرێت ئەم ڕێککەوتنە هەمەلایەنە پەیامێکی بەهێز بۆ ئیدارەی نوێی ئەمریکا بنێرێت کە ئاماژە بە کاریگەری سنوورداری سیاسەتی سزاکان دەکات کە ئیدارەی بایدن بەرامبەر بە رووسیا و ئێران پەسەندی کردووە. ئەمەش تەحەدای موسکۆ و تاران بۆ هەڵویستی ئەمریکا پشتڕاست دەکاتەوە. جو بایدن سەرۆکی ئەمریکا سەبارەت بە پرسی چەکی ئەتۆمی ئێران و بارودۆخی ناوچەکە ڕێگەیان دەبێت ئەو بەڵێنە بەردەوام بێت کە ئەمریکا ڕێگە نادات ئێران چەکی ئەتۆمی بەدەست بهێنێت. هەروەها بایدن ئاماژەی بۆش کردووە ئیدارەی داهاتوو دەبێت دڵنیا بێت لەوەی ڕوخانی ئەسەد نابێتە هۆی سەرهەڵدانەوەی داعش لە سووریا و لە سەرتاسەری ناوچەکەدا.
گەشتی هەواڵەکانمان پێشکەشکردن.